دەمی پڕ لە جنێ و تف ببوونە هاوشانی ناوە. لە بەرنامەی کۆوارەوە سڵاوتان لێبێت. لەم هەفتەیەدا کۆمەڵێک چالاکی هونەری و کولتوری ئەنجام درراوە. ئێمەش گرنگترینیان پێشکەشی ئێوە دەکەین. پاشان بڕگە سەرەکیەکانی کۆوار پێکەوە دەبینی. لە یادی 7 ساڵەی کۆچی دوایی فۆتۆگرافەری شاری هەولێر جەمال داوود پێشەنگەیەک بۆ فۆتۆکانی کرایەوە. فۆتۆکان لەلایەن فۆتۆگرافەر فارس سعدیەوە ئەرشیف کراون و بابەتی جۆراوجۆری لە خۆگرت بوو. جگە لە پێشەنگەکە پەیکەرێک بۆ فۆتۆگرافەر جەمال داوود دروست کرابوو پەردەی لەسەر لادرا. لە حوتەمین ساڵیادی کۆچی دوایی مامۆستایی هونەرمەندی پێشەنگی فۆتۆگرافی لە کوردستان مامۆستا جەمال داوود ئەم ڕێو ڕەسمە کرا و ئەمە لە پار ساڵەوە کە کۆڕێکمان کرد لەسەر ئەم کەڵە هونەرمەندە کە بەراوردکاریەک لە نێوان ئەم و لە نێوان هونەرمەند گەورە هونەرمەندی فۆتۆگرافی عێراقی موراد داغستانی ئەم ڕێو ڕەسمەی لێکەوتەوە. مامۆستا جەمال داوود فرە بەهرە بوو، یعنی جگە لەوەی کە فۆتۆگرافەرێکی زۆر بەتوانا بوو لە ساڵانی 53ەوە ستۆدیۆی کارەبایی لە هەولێردانا و هەلەو کاتەوە فۆتۆستۆری هەروەکو لەوانەیە لە وێنەکان لەو پیشانگایی کە بۆمان کردبەوە لە پیشانگاکە دەبینن فۆتۆستۆری بە چیان بەدەیان حاڵەت خستویە ڕوو لە سەردەمی وێنەی ڕەشوسپی و هەر بەوە نەوەستا بوو لەو کاتەوە تا دواساتەکانی ژیانی خۆی تەرخان کردبوو بۆ هونەر. طبعا ئەوە مامۆستا بەڕێز فارس سعدی سمیناری کرد لەسەری ئێمەش لەو کۆمەڵێک ڕۆشنبیر و دکتۆر و ئەساتیدەی جامیعە و نووسەران دانیشتە بووین یەک بەڕێز هەستا نازانم حاکمە یان ناوی حاکم بوو هەستا وتی دوای مناقەشە و گفتوگۆ لەسەری زۆر کرا وتی ئەوە مستحقی پەیکەرێکە و لە ظروفێکیشی قەیران بوو منیش دەستم بەرز کرد اختصاصی منها چوم پیانموت من ئامادەم خۆبەخش بۆ دار بیکەم. ئیتر زۆریان پێخۆش بوو دکتۆر سالاریش بەڕێزی وتی ئێمە هاوکاری دەکەین دکتۆر عەلیش عەمیدمان شوێنی پێمدا ئیتر دەستم پێ کرد ئیشەکەمان کرد و ئستاهلەکە ئینسانێکی زۆر زۆر ماندوو بووە هونەردۆستە بەڕاستی ئەو با بڵێن ئەو یعنی لەقتانەی کە ئەو گردووەتی لە قەدیمەوە و مێژوویەکی جوانی هەیە چونکە خۆی یەکێک لە قوتابیەکان و برادەرەکانی مامۆستای موراد داغستانیە ئەو ئەرمەنیەکە ئەو بلیمەتێکە لە عێراق فزۆر شت علاقەکە خۆش بووە لەگەڵ ئەوە ئەمجا ئەم تەئەثوری کردوتە ئەو فهەستاین کە قسەمان کرد و مناقەشەمان کرد ئیتر جەوێکی زۆر زۆر تا بڵێ دوای ئەوە ئێمە خۆمان هەموو لێرە هەولێر باوشی بۆمان کردوێتەوە ئێمە خۆمان بە قەرزاری هەولێر ئەزانین من بەکەلۆرێسەکەم لە بەغایە ماستەرم لە هەولێر خوێندووە لە جامیعەی سڵاح الدین فهەر پاڵنەرم هەبوو خۆم ئیشێک بکەم وەکو یادگاریەک بۆ ئەو شارە. کۆڕێکی شعری لە دەربەندی خان بە بەشداری 3 شاعیر سازکرا. لە کۆڕەکەدا هەر 3 شاعیر بە شعرەکانیان هەستەکانیان دەربڕی و ئامادەبووان ئاوێزانی میوزیک و شعر بوون. من کچی تاڵی ناو کۆمەڵگاکەی ئێوە ڕۆژان دێت و
ڕۆژان دێت و قمێ زیاتر لە ژەهری ژیان مەدەم هەستی غەریبی و دابڕان دڵمان دەدەنەوە دەڵێن ئێمە لە ئێوەین و ئێوەش لە ئێمەن وەکو جاران. خۆم بە خۆشحاڵ ئەزانم ئەمڕۆ لە دەربەنی خان لە کۆڕێکی شعری بەشداریم کرد لەگەڵ دوو شاعری لاوی تر کە ئەوانیش لە هەڵەبجەوە هاتبوون بۆ بەشداربوونیان لەم کۆڕە شعریا. من بەش بە حاڵی خۆم بۆ یەکەم جارە لەسەر شعر و ئەدەب بەشداری بکەم لە دەربەنی خان. چەند چالاکی کەمان هەبووە لە دەرەوەی وڵات ئەتوانم بڵێم تێکستەکانم باس لە ئازارەکانی غەریبیەکە باس لە ئەو ئازارانەکە کە لە دەرەوەی نیشتمان لە دوورە وڵاتی تاکەکانی ناو کۆمەڵگا تووشی ئەبن. بە ڕێگایەکی شکاو داهاتم بە چارە نووسێکی تاریکەوە بە قەدەرێکی دڵڕەقەوە کاتێک هاتم هیچ کەس پێشوازی نەکردم لە لانکەدا بێناز وەک بێنازی شیری ناومەمکی دایکێکی. ئەمە گەر بڵم ژیان نامەیەکی تایبەتە بە خۆم درۆت لەگەڵ ناکەم بەڵام ژیانی هەزارها ژنە کە ڕەنگە دەرفەتی دەرنەکەوتنیان نەبوو بێت ڕەنگە نەیانتوانی بێت دەرکەون بەس تەنها ئازارەکانی ژنم گەیاندۆ هیچی تر. تنۆکە لەو زانە بەسۆیت بچکردنە و پیاڵی ئەمنەوە لاسارت ئەگەر چەپکەنی وە نەوزیدا نامێ لە بەردەمی سیمای باڵان نوێنی تۆ. دەستان خۆش بێت. لە شاری دهۆک لە ڕێوڕسمێکدا کتێبی بەهەشتا خەمان بڵاوکرایەوە و واژۆی لەسەرکرا. ئەم کتێبە لەلایەن جووتیار بانیەوە نووسراوە و ناوەڕۆکەکەی باس لە منداڵێک دەکات کە بە درێژایی تەمەنی لە نەهامەتی و ئاوارەییدا بووە. پەرتۆک پشتی شەڕی داعش و هاتیە تەمامکردن ئێدینە تەرسماک و بچی ڤیدیۆ بکەیان تومار بکەی من هەستی کرد و خەلکێمە هێدی ئەوی شاری ژبیر بکەن ئەوان ئازاران ژبیر بکەن. لێرەدا بۆ من هەزرێک پەیدا بوو و ئەس ئەوان بۆیەران گەلێت بەرێژی دایت ساڵێت نۆتان وەک پەرتۆکێک شێوازی ڕۆمانێکی زارۆکێک چاوە ji ڕەڤینێ قورتال بیتن و مازن دەبێت هێدی حتا گەهێتە 2014 لێرێ و دچێتن یاڵا خۆش پیاوە بگریتن دیسان ڕەشەبایەک دێتن دەوێتن ئەوان لەگەل گەلێوی لە عەردی بدەتن و دیسان بکەونە دناو خەماندا. لێرێ وەکو ساڵێن نۆتۆیەکێ نابەتن پێشمەرگەل وێرێ بەرهەنگاریە دکەن سنووران دپارێزن شارێکی دژوار دەهێتە کردن ناو هەر شارێکیدا ئەو کەس قهرمانێ ڕۆمانێ بە معجزەیەکی جێ دەرباز دەبیت. دناوە ڕۆمانێدا بەحسە جڤاکی باش دەهێتە کردن ئەو ساڵێت نۆتە حتا 2014 دیسان بەحسی ئەڤینیە دێتە کردن ئەو شارێن هاتینە کردن ژنێزیک هەمی وەکو چاوت و دچی دناو شارێکیدا ببینی ئاوسا هەموو تێدا هاتینە بەحثکردن. کوردانی زازا لە ڕێگەی سازدانی کۆنسرتی میوزیک و گۆرانیەوە دەیانەوێت زمانی خۆیان بپارێزن. بۆ ئەم مەبەستەش لە شاری ئێسن لە ئەڵمانیا کۆنسرتێکیان بۆ دوو هونەرمەندی شاری دەرسیم ساز کرد.
sonu o Hızır'ı fakironu هم که تاریخ زون زاگون دیسم سر گورینو گره که نینو که سمه بیجرو نینو را که قایت بکرو نکا evro ki ma işte par albüm betme evro ki konsere sifteyna esinde keme klame ke ma par albüm khode batme inu evro itadeki amerazor Tavana hünermendi Türkiye'de yek zonuma zazaki klan vane şenik hin şmahin eşno. Na derhek deznişkina çi tam raşta vaceri. Ama eşkilen ay vaceri ki yek zazaki klan vane zafer la Avrupa yani zere Avrupa'da bu eşya horameni. Ama velatteki en zaf İstanbul İzmir'deki gencema este. Belki honde kare dinan ne veciyorte, honde nas niye, millet honde nas ni keno, ama domane gence maye ki zonu maravane, velatteki zafe yani şikilen ayvaceri. Nafa mara persken o soğur suale kırmancı. Ah le malo zamane dinao. Kemer alavano, buko. دوست تو را نچتنه عشق بداره کدا تو لجنه تو را خبر نکویه شێوەکارانی کورتوانی ویانە بەکارە ناوازەکانیان لە هەموو جیهاندا دەربکەون. هونەرمەند مەدحەت کاکەی ساڵانێکە لە دەرەوەی کوردستان دەژی. دووربوونی لە زێدی باواپیرانی نەبووتە هۆی وەستانی لە هونەر، بەڵکو بە پێچەوانەوە لە یابان و سویدیش ستۆدیۆی تایبەتی هەیە. بە شێوازێکی تایبەتی ئەبستراکت کار دەکات. ناوم مەدحەت کاکەیە لە 54 لە دی عەلیسەرانی زیکەرکووک لەدایک بوو لە 70 قوتابخانەی ناوەندیم لە ئیمام قاسم تەواو کردو لە کەرکووک لە 70 چوون بۆ بەغا 5 ساڵ لەوێ خوێندم بەغام تەواو کرد چوون بۆ مەدرید 4 ساڵ لەوێ بووم گەڕامەوە بۆ کوردستان ئەو شەڕ ئێران و عێراق بوو هەتە چوون بۆ ناو پێشمەرگە 2 ساڵ لەوێشەوە هاتم بۆ سوید لە 84 لە 84 هاتم بۆ سوید سار تەنها وەزعم باش نەبوو نەفسیەن برادێکم هەبوو لە مەدرید برادەرم بوو چوون بۆ داوەتمی کرد بۆ یابان هەتر لە یابان لە 86 گەیشتمە یابان لەو کاتەوە ئەتر ئەتوانم بە ئیشەکانی خۆم بژێم. تقریبا لە سەفی 34 معهەدی فنون جەمیلۆ کە گرافیک بوو ئەو کاتە بەس بە ڕەش ڕەسمما کرد یعنی گرافیک خۆی بە ڕەشە وەرەقەی سپی ڕەش و سپی دەرەچوو بەس ئەو کاتە تعبیرەیەکی فیگورەتیڤ شەخسی تیا بوو مۆزوعەکانی تیا بوو یەواش یەواش لە ئیسپانیا مۆزوعەکانی نەما تەلاشی کرد ڕۆی هەر ڕەشەکە مایەوە هاتم بۆ سوید و یابان یەواش ئەو ڕەشە بوو بە ئەم ڕێنگانە.
ئێستایش ئەو مشکلێم هەیە کە من بێگانەم ئەو هینا هەیە لە سوید تا ئێستا بەڵام لە یابان نییە لە یابان سەیری ئیشەکە تەکە سەیری ناوت ناکە خەڵکوێیت و خەڵکوێنیت بەڵام لێرە سەیری باگراون تەکە تۆ خەڵکوێی لە کوێ هاتووی ئیشەکانم لە باشترین شوێن دانرابێ لە مەتحەفی فەنحەدیسە لە ستۆکۆڵم یان مەتحەفی سندایە لە یابان مەتحەف دوایسە لەم دواییە کارۆنیسکە خیکوس لێمیسەن حەفدە ئیش ئەوێ شوێنێکی زۆر حەفدە ئیش لە قاعەیەکا بێ لە هۆڵێکا بێ بەڕاستی یعنی بەختەوەرم یانی ئەو کاتە کە ئەڵێم کەرکوچیم حتمما خۆم وەکو کورد ناسیوە یعنی حتا لە بیرم دێ لە ئەلفان نەبوو لە هەڵەبجەیە کە هەڵەبجە ڕوویدا بەڕاستی یابانیەکان کوردیانیش ناناسی کوردستانیانیش ناناسی یعنی وتیان ئێمە نە کورد ئەناسی نە کوردستان ئەزانین بەڵام ئەماڵەی شارەکەی وڵاتەکەی مەتحەت کاکەیە وایل بەسەراتوە یان لە گۆڤارە نووسراوە یعنی حتمما یعنی ئەرچێکی ئێمە ئەوەیە کە ئێستەیش حتا لە کارۆنیسکە ئیشەکەم لێ هەڵواسراوە حەزەکەم یعنی خەوم ئەوەیە بنووسێ مەتحەت کاکەی خەڵکی کوردستانە ینی قتعەیەک هەڵوانتەوە تازە کڕیوانە هێشتا دایە نەناوە بەڵام هیوادارم بنووسن ینی ئەوە ینی ئەلەقەل بە شتێک بچووک بکەین بە هینی خۆمان بە توانای خۆمان. لە کوردستان مەشروعم بەدەستەوە بوو مەشروعێکی خەیاڵی باشترین ئەندازیاری یابانیم برد بۆ کوردستان لە 2009 ئاراتەی سۆزاکی کە پارەکە یەکەمی هێنا لە هەموو دنیا لە فەڕەنسا مەدالیای وەرگرت ئیشەکانی مەتحەفی مۆدرن لۆس ئەنجلس لە ئەمریکا ئەو کردوێتی هین بەرشەلۆنا عەلا کولی حاڵ بردم بۆ ئەوێ بەس کەس بایەخی پێنەدا خەریتەیەکی جوانی بۆم کردو تا خەریتەکە لێرە پێمە پیشانتانی شەدەم چوون بۆ لای هەموو ئەوەی کە توانیم لە وزارەی ڕۆشنبیرەوە لە محافزەکانەوە لە بەرپرسیار زۆر کەس هیچ نەبوو خۆشی زانستی هیوادارم حکوومەت یاخوزارەی ڕۆشنبیری ئاوڕێ بداتۆ لە گەنجەکان لە هونەرمەندەکان لە قوتابخانەکان لە یعنی موسسەکان دەستیان پاک بێ موسسەکان گەندەڵ نەبن کۆنتترۆلیان هەبێ لەسەر ئەو موسسەتانی کەوا یارمەتی هونەرمەندەکانەکە پیشانگایان بۆ بکاتەوە هیوادارم بتوانێت یارمەتی گەنجەکان بە. لە ناوچی بادینان و دەڤەری بەرواری باڵاوە شاعیر و نووسەر سەلام باڵایی میوانی ئێمە دەبێت ئەو لە ناوەڕاستی ساڵەکانی هەشتاکان دەستی بە نووسینی شعر کردووە تا ئێستا 7 بەرهەمی چاپکراوی بەخشان و شعر و وەرگێڕانی هەیە سەرنووسەری یەکمین گۆڤاری منداڵانە بە ناوی سڤۆرە کە تا ئێستاش بەردەوامە. دەستپێکە منۆنڤێسینێ ji heştê û çarê dest pê diket heştê û çarê hingê min heyranûk kom kirin min çend heyranûk kom kirin û min bû rojnama hawkarî firêkil Bexda wextê min dîtî yekem berhemê min li rojnamekê hata xwarê min gelek gelek hegû ben şanazî xwe kir ji hingê were min hewl da piştî hingê dest nivêsîna pexşanê bikim her xandingehek yan her grûpek wextê peyda dibîtin kartêkirinê li derdorê xwe jî diketin
وقتی گروپا نیوکرین هر و هر درکتی پارێزگاها دهوگه اوه وکر کو شواز مروی جی بیتا گوری کارته کرن مجی کرد بس یا من وک سلامک من جافلی کرن نکر کو افنی خازیا گلک گنجا هنده تشت نیخازید نویسان بس دا تماشا بکی همی مروید زانی بس تقلیده جافلی کرنه من و نکر من بالانسک را کرد فرشته یا تنه از نیاسم جمع جوار از لتدگرم تشکی و هاتی هو شنشکا و تا از کرم اخسیر دیتن هر دو چاوان و راموسان هر دو لیوان دوره دا ازو تو دهم بیزا ایک دا بحلیین ده کنگی دستین تا دناف دستت مداهینه که هی کرن ده کنگی از برسواوان چاوین پری پسیار و حیبتی دم از جتا فیری لگریان بوم من دسینگه تدا گریانه که دل وگرد وید یکم پرتوکا من چاپ کری پرتوکا هلبسته بو یا بناوه لش شوه او یکم برهمین بو از بارم 2004 من چاپ کرد من 7 پرتوکه چاپ کری هنه هجمار جیل بردست حتی نکت آمادن لی جبر کودانا مروف نشتن چاپ بکتن او هر 7 یک پخشانه 3 شوان هلبستن و 2 شوان لیکولین ادبینه و ایک جی ورگرانه رومانه که گنجانه مش زمان عربی یا ورگرای زمان کردی او هنگ پروژه گوارامتی بود هندی مبیره اف دیواره هره هی خدای زانی چند چی کان هلینن خوب ادواسی واندان دا آوا کرینه و چند جی هاتینه خراب کرن و چند داجی تشکین خوته دا فردانه لە دوابڕگەدا باس لە کۆنسێپچوەڵ دانس دەکەین سەمای گوزارشخوازی لە ئێستادا بە شێوەیەکی بەرچاو بڵاوبۆتەوە لە هەموو جیهاندا ئەمەش تێکەڵێکە لە شانۆیی و سەماکردن شانۆکار لە ڕێگەی سەماکردنەوە گوزارش لە هەستەکانی دەکات و دەتوانێت دیمەنی خۆشەویستی و شەڕ پیشان بدات کریستین دۆکا شانۆکارێکی دانیمارکە و لە ڕێگەی سەماوە شانۆگەریەکی نمایش کرد ئەو دەڵێت هەستەکانی من هەنووکەین و بە پێی کات و بینەر جوڵەکانم دەگۆڕدرێن ئەوەندەی لە بیرما سەمام کردووە هەموو کاتێک هەوڵم داوە گوزارش لە هەستەکانم بکەم لە ڕێگەی سەماکردنەوە بۆ من وەک ماڵ وایە هەر کاتێک دوور بکەومەوە زیاتر پێویستم بە گەڕانەوە دەبێت چونکە دەروونم پێویستی بە ئارامی هەیە ئەوەش لە ڕێگەی جوڵە و سەماوە دەبێت لە سەرەتادا بە سەمای بالێ دەستم پێکرد و لە ڕێگەی چەند خولێکی ڕاهێنانەوە بەردەوام بووم لە فێربوون هەتا زیاتر سەمان بکردایە زیاتر خۆشم دەویست چونکە دەرفەتێکی باش بوو بۆ بەگەڕخستنی هەستەکانم. ڕێگەیەک بوو بۆ دەربڕین بۆ ڕزگاربوون لە ڕەشبینی. سەما زمانێکە کە هەموو کەسێک دەتوانێت قسەی پێ بکات و هەموو کەسێکیش دەتوانێت لێ تێبگات چونکە هەموو بە زمانی جەستە قسە دەکەن. من ئەو کاتەی لەسەر تەختەی شانۆ سەما دەکەم دەچمە قوڵایی ناخمەوە یادگارەکان بە بیر خۆم دێنمەوە بەپێی ئەو کات و شوێنە خەیاڵ دروست دەکەم.
زۆر جار وەک ئەوە وایە کەوت بێتمە بیرێکی قوڵەوە و هەوڵی ڕزگار بوونم دەدەم. زۆر جاریش لە ناوڕاستی نمایشدا هەست بە هەبوونی گۆڕانکاریەک یا جوڵەیەک دەکەم لە ناو ئامادەبووان. ئەمەش کاریگەریم لێ دەکات و بەکاری دەهێنم لە سەماکانمدا. جگە لە جوڵە، دەنگ و بۆنی ئامادەبوانیش ڕۆڵی سەرەکی دەگەڕن لە نمایشەکاندا و ئەم نمایشەی لە هەولێر ئەنجامماندا دوو کەسی بوو. دوو کەس، کوڕێک و کچێک لە ماڵێکدا پێکەوە دەژین، بەڵام جگە لە پەیوەندیەکی سادەی هاوڕێتی هیچ شتێکی تر پێکیانەوە نابەستێت. وەک ئەوە وایە بە دوای چۆنێتی پێکەوە ژیانی دوو نەناسراو بگەڕێن لە ژوورێکدا. بە مەبەستی دەربڕینی ئەو هەستا پێویستمان بەم جۆرە ڕووناکیە بوو، بە شێوەیەک لە شێوەکان یارمەتی داین و ڕێگەی پیشانداین. ڕووناکیەکە زۆر گونجاو بوو، لەگەڵ نمایشەکە و جوڵەکە و ڕەنگەکان زۆر دەگونجا.